بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە زۆرێک لەو پەرستش و عیبادەتانی تێدایە کە خێرێکی یەکجار گەورەی هەیە. یەکێک لەو خێرانەی کە بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا هەیە بابەتی بەخشین و بەخشندەییە. ئەم بابەتە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باس کراوە بەر لەوەی باسی ئەجرەکەی لە قیامەت بکەین لە دنیادا کەسێک کە بەخشینە و بەخشندەیی هەیە بەرامبەر مرۆڤەکانی دیکە هەست بەچی دەکات. لەلایەنی دەرونیەوە ئەگەر بەخشین و بەخشندەیی لە نێوان مرۆڤەکان هەبوو چی ڕوودەدات بە تایبەتی لە بابەتی ئاشتی کۆمەڵایەتی. ئەم بابەتە گفتوگۆ دەکەم لەگەڵ هەردوو بەڕێزان زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی مامۆستای زانکۆ بەخێراتن دەکەم، زۆر بەڕێز دکتۆر خالید گەردی مامۆستای ئاینی بەخێر بێن، سوپاسان دەکەم کە لە گفتوگۆ لەگەڵ من. کاکتۆر با لە جەناب دەست پێ بکەم. بەگشتی بەخشین چی بەسەر مرۆڤایەتی دادەینێ بە تایبەت لە بارودۆخ و گوزەرانێکی واین ئێستا لە جیهاندا بە تایبەتی لە کوردستان ڕەنگە بارودۆخەکە بە جۆرێک ناوی لێ بنێن شێواوە. بەڵێ بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان، درود و سەلاو سەجانی پاشی پێغەمبەر کەوێ. دیارە سەرەتا ئەو دەرفەتە دەقۆزمەوە مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کورد لە هەر کوێ هەن بە شێوەیەکی تایبەتی پیرۆزبایە لێ دەکەم. هیوادارم خوای گەورە پاداشتیان بداتەوە بە وەرگرتنی ئەو خوداپەرستەی کە دێکە لەو مانگە پیرۆزە لە نوێژ و لە خوێندنی قورئانی پیرۆز و لە بەخشین و لە هەموو ئەو کردەوە چاکانەی کە لە قورئانی پیرۆز هاتووە و پێغەمبەری پێشەوەمان محەممەد درود و خوا لەسەر بێ ئاماژەی پێ کردووە. و هیوادارم ئەو مانگە بێتە مانجی ئاشتێوایی و تەبایی و خۆشەویستی و خۆشگۆ دەزارانی و نەمانی تەنگژە و قەیرانی دارایی و هەموو تەنگژەکانی تر بۆ ئەوەی بتوانین ئێمەش وەکو سەرتاپای مرۆڤایەتی بە ئاسوودەیی بشین. بۆ وەڵامی پرسیارەکەت دیارە بەخشین زۆر هەردەگرێ. ئێمە ئەگەر بەخشین وەکو چەمە وەکو زاراوە وەرگین واتە شتێک تۆ ببەخشیەوە، چونکە دوو لایەن دەگرێتەوە. ئەو کەسەی کە دەبەخشی ئەو کەسەی بەخشینەکە وەردەگرێ. بەڕاستی زۆر فرەوانە ئێمەش لێرە لە بەخشین مامەلە لەگەڵ مرۆڤایەتی دەکەین. مرۆڤایەتیش ئەگەر مرۆڤ وەرگن خۆی لە خۆیدا بوونەوەرە، بوونەوەرێکە ناتوانێت بە تەنیا بژی، چونکە مرۆڤ ئەگەر بە تەنیا ژیە واتە تووشی نخۆشی دەبی، تووشی گۆشەگیری دەبی، تووشی کەرکەراری دەبی. ئێمە کە دێن باسی بەخشین دەکەین پێش ئەوەی باسی بەخشین بکەیت ئەم دەبێ بزانین بەخشین چەند زۆرە، بەخشین بەرامبەر شێ دەکرێت و چێ دەبەخشێ، کەواتە دەبیگەڕێن بۆ کەسایەتی. کەسایەتیش دەبێ مە ڕوونکەینەوە بۆ مسلمانان و بۆ بینەرانی بەرنامەکەت کە بەرنامەی گفتوگۆیە دەبێ ئەمە گفتوگۆ بکەین دەربارەی کەسایەتی. کەسایەتی لە سێ ڕەهەندی سەرەکی پێک دێ: ژیری زانیاری، ویژدانی هەڵسوونی سۆزداری، جوولەی کارامەی پیشەی. کەواتە لە بەرچی ئەم پێناسەی دەینم چونکە هەموو کەسێک ناتوانی ببەخشی، هەموو کەسێکی ناتوانی بە شێوەیەکی دروست بەخشینەکە دابەش بکات. بۆیە دەبێت کەسایەتێکی دروست بێ، لە ڕوو ژیرەوە تاو پێگەشت بێ، زانیاری تەواوی هەبێ، بزانێ بەخشین چییە. یعنی زانیاریشی تەواوی هەبێ دەربارەی بەخشین، زۆرەکانی و چۆن ببەخشێ لە چ کاتێک، لە ساڵ وێستێک، لە چ سەردەمێک. وجدان و سۆزداریەکەش دیسان لایەنێکی تری کەسایەتی دەوروژێنێ، چونکە کەسێک با هەر زیرەک بێ کە هەسێک با زانیاری هەبێ بەڵام بێ وجدان و بێسۆز بێ، هەست بە بوونی هەژاری و نەبوونی بەرامبەرەکەینەکە بە هەر بەتوانە و زیرەک بێ بەکەلێک نایە، کەواتە تەواوکەرە بۆ ئەوەی. جوولەی و کارامەی پیشەیش دیسان وای لێ دەکا ئەزمموی هەبێ شارەزا بێ چۆن بتوانێت مامەلە لەگەرە بەخشینەکە. ئینجا دێن و سەر بەخشینەکە. بەڕاستی ئێمە دەبی بزانین بەخشین بدەینە چێ. چێن ئەو کەسانەی لە ڕووی دەرونی و لە ڕووی کەسایەتی و پێش ئەو کەسانەی کە نەبوونن. یعنی زۆر جارەیە خەرکانی زار چ دەبەخشێ دەداتە کەسێک هەبوو پێویستی پێ نییە. یعنی بەخشین لەوانەیە تا دیارێک جاریوە دیاری زۆر کەس دەبینم جارێ دیاری دەبا بۆ خەلکانێکە هەیەدا زۆر دەورەمەندن زۆر بەتوانان لەوانەیە بە چاوێکی سوک و سێری ئەو بەخشینە بکاتن لەبەرەوە هیچ لە مەسەلەکە ناگۆڕ. بەڵام بەخشینێک کە تۆ دەیدەیە کەسێکی هەژار بۆ نمێستا ئەمە لە مانجی ڕەمەزانین خەلکانێک هەیە دەبێت ئێمە بزانین لە ناو کووردا لە کوردستانە کرێچیە لەوانەیە نان نییە بخوا و بە ڕۆژ و شە
ئەمە بەخشید بۆ ئەو کەسەیە بۆیە لە ئیسلامەتی مانجی ڕەمەزان بۆ ئەوەندە پیرۆزە و گەورەیەکەیسی دەرێ هەموو کردەوەکانی بەندە خوای گەورە دەرێ بۆ خۆیەتی تەنها بە ڕۆژوو بوون بۆ منە بۆیە من دەزانم پاداشتی بدەمەوە یعنی نهێنی مانجی ڕەمەزان لێرە لە بەخشینەکەیە لێرە چۆنە دەبێ مرۆڤ هەست بە برسیەتی بکە برسیەتێکە نەک بۆ خۆت برسێتی بۆ ئێوە حەزبوون و تاقیکردنەوەی هەست بە بەرامبەر بکەیت دێمەوە خزمەتت بەس ئەمە نسوێنە ناو کوڕۆکی باسەکە بەڵێ فەرموو باشە دواتر کاتت دەم باشتر باس بکەین بەڵام دەواازەیەش بکەینەوە بۆی لە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی ئەو بابەتە کراوە کاک تۆ دووبارەوە خێر بین بێگومان ڕەنگە پرسیارەکەم زۆر هەڵبگرێ بەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن گەورەی بەخشین بە تایبەت لە مانجی ڕەمەزان باس کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. سپاسی بەڕێز دەکەم سپاسی میوانە بەڕێز دەکە و مامۆستای خۆشەویستیشمان دەکەم بەڕێز دکتۆر عومەر. طبعا بابەتی بەخشین بەڕاستی ئەگەر لە ڕووی شریعەتی ئیسلامەوە تەماشای بکەین کە بەو شێوازەی کە باس کراوە بەڕاستی کە چ گەورەیەکی هەیە خاستەن ئێستا ئێمە کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزداین یعنی جوانترین نقطە بۆ ئێمە پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئیبن عەباس لە صحیحی بوخاری داهاتوە وەسفی دەکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کوی بەخشین دەکرد لەو مانگە پیرۆزەدا ئەفەرمێ با چەند بە پەلەدەی کە هەموو شتێک بە پێشە خۆی دەدا و ڕادەماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی دەهاتە دەستی لە مانجی ڕەمەزان ئەوا دەیبەخشی یعنی وەکو بڵێ شتێکی تێدا نەدەهێشتەوە فەزلە زیادەیەک بیهێلتەوە ئیلا ئەوەی کە پێویستێ بەقیەکەی دی هەمووی دەبەخشی جا ئەو سەحابانەش کە تەماشا پێغەمبەریانە کرد صلی الله عليه وسلم ئەوش پەروەردەی دەستی قورئانی پیرۆزی بە هەمان شێواز تەسەڕوفیان دەکرد بەس من لێرە یەک ملاحەزە دەدەم ینی شتێکی پێم جوانە کە تەماشا دەکرد طبعاً بەخشین پێشتر مەفهومێکی هەبوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێستا ئەو مەفهومە بەبەر چاوت نابینێ ئەوش بریتی بوو لەوە ئەوەی دەوڵەمەند بوو دەیبەخشی ئەوەی مامناوەند بوو دەیبەخشی ئەوەی هەژاریش بوو جار بۆ دەیبەخشی ئێستا یعنی خەڵک زۆر کەم دەبەخشی جارێت دەوڵەمەندەکە تەماشای دەکەی نابەخشی ئەوەی مامناوەندیە دەرێ زۆرم نییە ئەوەی فەقیرە و هەر هیچ چکە لۆ فەقیرەکە دەیبەخشی ئەویش هەندە ئیماندار بوو هەندە دیندار بوو کەسێکی بدیت با لە خۆی هەژارتر با لە خۆی پێویستتر بە یەکسەر دەینات لە بۆ ئەو شتێکیشیان دەبەخشی کە زۆر لەلایەن خۆشەویست دە بزانە خوا تەعبیری قورئانی کە وەسفەکە ويطعمون الطعام على حبه يعني خوشي دويست چی پێ خۆش بوو ئەوی دەبەخشی لە ئاەتی دی خوای گەورە فەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئەبێ بگەویە حەدێک ئەوە ببەخشی کە خۆشت دەوێ ئەوە ببەخشی کە لەلات گرینگە و گەورەیە ئێستا ئێمە جاری وا تەماشا دەکەین کابرا چ شتێکە بەخشی چیهان کەون دەبی چیهان دەیوێ فڕێ بدا چیهان دەیوێ زایع بی ئەوی دەبەخشی دەگەڕێمە سەر ئەو ینی خاڵی بۆ نمونە کەسێکی هەژار کە ڕەنگە جێی لە جەنابەتی باز لەو بکە برێت چ ببەخش دروستە خوای تبارك وتعالى لقرآن دا أماجة بيدا كذا فمي ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة يعني إثارك إثارتي من بيويستن بي بس إلى من بيويستي ترهيا يكسر بين بخشي استا حذيفه وصف يكشت مالوه كان ليشق لغزوه كان يرموق رويدا ده فرمي كرمامكم هبم كرتي ده كموا طلع تماشام كر زوري تيني بوت يكتوز آهم دي بريندار بو وزعي لو بري خرافي دابو طلع آهم لكم بيستنبيدا مدريش كلو ديقو داوي آوي كر بريندارشكا طلع تماشا أو مشهدم كر يعني زور سير بقوتي ناخم برو بدوي يعني آوكين أخوار قوتي إلحاحم لك قوتي بيدوي ناخم قوتي تشومك نبي قوتي ويستن بيدا ميش كداواي كرت قوتي أويش رايقل قوتي برو بدا أويه كاك بخوات وهتا قوت نا برو بدوي كتشومك نيسيم وفاتكر هات بوكني دوم وفاتكر هات بوكني يكم كرمامك شو مفاتكر بو قصد مزانه خلقك او اندل مفهومي بخشين بيقما اوج بلكاتي مردنيش بداي بخشي استا مفهومي بخشين من غلط كرديا يعني او خلق ما مستا دكتور سيشي زور جواني كر فعلا استاتو تماشادك لناكم الغنازاني بيدي بشي بيك بزاني او باري خود دي بشي يعني خلچك باركي بلا شروا خلچك ما بيستيمان خاني هي جيغاي هي مكانتي بس خوي فقيرك جيغاي خوي غوريا وجهت خوي غوريا او واني شان نادا ويلي هاتيا فقير كتي دا بزور اذا من نقطي مفهوم نقطي دا لما بس تنبي او خلق زور جرينجا اولا اوي كديدات بيناسي بزاني فعلا فقيره
لۆی ئەجری گەلە زۆر بێ لەکن خوای تەبارەک و تەعالا شتەکەی خۆی جێی دەگری و فەقیرەکەش ئەوەی کەوا وەریشی دەگری بزانە عولەما چیان لۆدانایە دەفەرمون نە منەتی تێدابی نە ئەزیەتی تێدابی نەشتی تێدابی حتا ئیبن تەیمیە فەرمێ ئەگەر خێرت دایەکێک مەڵێ دوعام لۆ بکە چکۆ دەکە منت لەسەری دەکەی دەڵێ مەڵە دوعاشم لۆ بکە کاکە من مەمنونم ئەتوو بەس لێم مەگری هیچیت کە ناڵێم يعني ئەوەندە مەفهومێکی جوان ڕێز لەو کەسە گیرایە شعور و هەستی بریندار نەکرێ کاتێک کە تو مالیەی زۆری دەدەیت تەماشا هەموو ژیانی پێغەمبەرکە صلی الله عليه وسلم ببینە هەرچی فەرموویتی سەحابە دەفەرمون نەیگوتیە لا تەنانەت جارێکیان ئافرەتێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەو جلکەم بەدەستی خۆم لە دووری حەزم لێیە لەبەرکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەری کرد دەڵێ یەکێک لە سەحابە هات فەرمووی یا رسول الله زۆر جوانە لۆ نایبەخشی بە من دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی باشە چۆ مارە جلکەکەی لەبەر کردەوە هەتا ئەو چۆوە سەحابەکان سەرزەنیشتیان کرد وتیان ئەتوو دەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت لای نارێ ناڵێ نەخێر لۆ دەڵێ بمدێ دەزانی هەر شتێکت وەگو یەکسەر دەیبەخشی دەفەرمی هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم داینە زا دەڵێ ئەوی وەری کرد وتی بەخوای بەس دۆم بلۆم بکەنە کفن یعنی کە مردم لەو جلکە کە پێغەمبەر لەبەری کرد صلی الله عليه وسلم ئەوەی حەدیسەکە دەجێڕتەوە دەڵێ کە وەفاتی کرد فعلا لەو جلکە نێشتمان باش کاکتۆر ئێستا کاتت دەمێ بچیە سەر بابەتەکەت لەگەڵ ئەو ینی لو زیاد کە بە چ شێوازێک ببەخشین بە ئەوەی کەسی بەرامبەر تووشی ڕوشان نەبێت بە تایبەتی لەسەر ئاستی دەرونی زۆر گرنگە لە ڕووی دەرونیەوە هەتا لە کوردەواری خۆشمان دەرەیە کە تۆ خێرێک دەکەی ئەو دەستە نابی دەستەکەیت کە بیزان مەبەستە ینی بۆ ئەوی بەرامبەرەکەت هەست بە کەم و کوڕینەکە ینی ڕاستە نەبووە بەڵام ئەم جۆرە کەسانە زۆر لە ڕووی دەرونیەوە زۆر دەروون پاکن هەروکو مامەساش کاکتۆر ئاماژەی پێکرد هەژارەکە زۆر دەرونی پاکترە لە کەسەکەی هەبوو زۆر جار هەیە ڕەتی دەکات وەکو چۆن لە نمونەی ئاوەکەی هینە بەڵام لەگەر ئەوەش دەبێ ئێمە بەڕاستی کە دەبەخشین مەبەسمانەوە نەبی بەرامبەرەکەی پاداش بکرێنەوە برێنی هەروکو مامۆستا ئاماژەی لە بەرامبەر شتێک نابێ بێ بەرامبەر بێ چونکە سوودەکەی نابێ یعنی چەند بە وریایی شتەکە بۆ زاری وایە خەڵکانی هەیە زۆر دەوڕەمەندن یان هەیە بەتوانان کە دەبەخشن دەرێکاکە ناومەمێنە خۆخوا ئاگادارە پێویست ناکە یعنی تۆ بۆ نمونە جار وایە تۆ بەخشینێک دەدەی یەشێک تۆ دەیگەینی پێویست ناکە برێ ئەوی دکتۆر عومەریان ئی دکتۆر خالیدێ خوا بەخۆی ئاگادارە خۆ کامیرەکانی خوا وەکو ئەوە ئێستا نین بڵێ هین دەکرێت پێویست ناکە تۆمار دەکرێت یەکسەر لە دڵەوە دەزانرێ بۆیە دەبێ بە وریاییەوە من زیاتر یەکسەر دەبێ ئەو کەسانە بناسی کە بەڕاستی شایستن بۆیە دەرێ لە خزم دەست پێ بکە لە ناسیا و دەست پێ بکە ئەگەر نا کەسانی باوەڕ پێکراو ئەو کەسانی کە جێی بڕوان لەوان بپرسە شوێن پێویستیان پێ هەیە یعنی هەتا ئەگەر لە گەڕەکەکەی خۆت لە دەور و پشتی خۆت لە خزمی خۆت لە شاری خۆت ئەمانە هین کەچکەوانە پێویستی ترن ئەو جا بەرەبەرە بۆ ئەوانی تر یعنی هەتا ئەگەر بۆ نمونە هەولێر پێویست پێ ئەو جا کە زیاد بوو بۆ دەرەی هەولێرێ ئینجا بۆ شارەکانی تر لە ڕووی دەرونیەوە نەک تەنها بۆ ئەو کەسەی دەبەخشی زۆر هەست بە ئارامی دەکات بە تایبەتی ئەگەر مسلمانێکی تەواو بێ کە دەزانی بەرامبەرەکەی پێویستی پێیەتی و گەیشتە جێگای خۆی زۆر هەست بە دڵخۆشێک دەکرا و ئەوەی وەرشی دەگرێ کە بەڕاستی پێویستی پێبێ بۆ ئەو کابرای زین چەند لەخوا دەپارڕێتەوە لەوانەیە بە نزا و پارانەوەشی ئەو کەسە خوالانی لێ خۆش بی با لەسەر ئەو خاڵە بوەستم ینی لە ڕابردوو بێگومان بابەتی بەخشین جگە لە بابەتی زەکاتکەوە ئەرکە لەسەر کەسێکی بەڵام مەبەستم لە بابەتی بەخشینە وای لێ هاتێ بەخشین لە بەرامبەر ئەوە بێ کە بڵێن فلانەکە زۆر بەخشندەیە و زۆر کاریگەری لەسەر کۆمەڵگە ئەوە ناس لای خوا ئەوە فلسەک ناهێنێ ینی کە تۆ بتەوێ بەس بۆ خۆ دەرینان بێ نەک لە بەخشین لە نوێشکردن لە حازکردن لە بەڕۆژووبوون هەر شتێک تۆ خۆت پێارچێشە بەڕاستی ئەوە لە لای خواوە تەواو ینی کەواتە بۆ خوان نییە تۆ ئەگەر بۆ خوات بێ دەبێ بەس دەبێت خۆت خوابی بەخشینیش لەو زۆرە کردوانەیە دەبێ کەسی تر نەیزانێت تەنها خۆت خوانە بێ ئەگەر جاری واش لە بۆ ئەوەی کەسێک دەیگەینێ بەڵام ئەوش دەبی لەو ئاستەدا بێ نەک بۆ تۆ وەکو دۆر و زۆنال لێ بداتون وەڵام فلان ئەوەندە بەخشینەی کرد لێکلا باشە لێکلا ینی هەندێک جار هەیە کە یەکێک هەبووە دەبەخشی بۆی خەڵکانی تری چاوی لێ بکەن لەم لایەنەوە دەکرێت بیتە چاولێکەری بەڵام نەک بە شێوەیەکی وا ببێتە پروپاگەندا کە کابرا فیزی بێ لەدا ئەگەر نا لە ڕووی دەرونیەوە پرسیارێک لە مامۆستای کرد ینی بڕی ئەو بەخشێن سند بێ خۆجاروە بە دنکە خورمایەک بەخشین دەکرێت لەبەر ئەوەی چووکە ئەم کەسە پێویستی پێێتی ینی کاریگەری خۆی هەیە بە پێی توانات ینی
تۆ چێ دەبەخشی ئەوەی کە گوتمان لە خۆی زیادە یانزاری وە تەمەشا دەکا خۆی هەیتی دراوسەکەی پێویستتر هەیە بۆیە هینەکەی خۆشی دەداتی بەڵام هەموو کە جوانیە کەواتە بەخشینەکە زۆر گرینگە چ دەبەخشی چکە بەڕاستی سەردەمێک بۆ سەردەمی بەخشین دەگۆڕێ یعنی ئەوەی کە مامۆستا باسی سەردەمی پێغەمبەر دروخوا لەسەر کرد لەگەر ئێستا زۆر جیاوازە ئێستا بەرلەسی ساڵ جیاوازە پێویستیەکان گۆڕاوە بیرکردنەوەی خەرک گۆڕاوە بەکارهێنانەکان گۆڕا چکە من خاڵی گرنگ کێ دەمەوێت لە ڕووی دەرونی ئاماژەی پێ بکەم چەندان پێداویستیمان هەیە بەڵام یەکەمین و گەورەترین پێداویستی سەرەکی مرۆڤ پێداویستە فسیۆلۆژیەکانە کە ئەندامەکانی لەش پێویستی خۆراک کە خواردنە ئۆکسجین هەوا وەرگرتن و هەروە خواردنەوە ئاو کەواتە یەک لە پێویستیەکان کە مرۆڤ پێی بژی خواردنە کەواتە تۆ دەتەوێت ببەخشی خواردن بە پلەیەک دوایی پارە ئێستا چکە جاری وا هەیە تۆ ڕەنگە نەزانێ ئەو کەسە کە پێویستی پێی لەوانەیە پارەکە بۆی گرنگتر بێ دەرمانی هێشتی تریەیە کەواتە جاری وا هەیە نەخواردنە نەپارەیە بەس قسەی خۆشیشە خۆ دەتوانی بە قسەی خۆش بەرامبەرەکەت هینکەی خەڵکانێکی نازانن یعنی وا دەزانن ئەگەر قسەی خۆشیان کرد کورد دەرێت دەمە چ لێکەمە قوربانجیان یان نزااو پارانەوەیە کەواتە بابەتەکە فراوانە فراوانە یعنی ئەگەر بێت و ئەمە باسی بەخشین بکەی زۆرش دەگرێتەوە نەک تەنها برێ بەس خواردنە یان ئاوە یان جوول و بەرگە یان پارەیە یان قسەیە لە ڕووی دەرونی زۆرش دەگرێتەوە چکە پەیوەندی بە مرۆڤاتی هەیە بۆیە بەڕاستی دەبێت ئێمە بە وردی مامەلە لەگەر بەخشین بکەی بۆ بە تایبەتی لەو مانگەش ینی ئێستا ئابڕچەنی ڕەمەزانە هێشتان کات ماوە نزیکەی 20 ڕۆژێکمان ماوە خەرک لە بەخۆ بکەویت بزانی لە سی زیادە نەک لەو شتە کەونانەی کە مامۆستای سەر ئاماژەی پێکرد ئافرین بۆ ئەو کەسێ بیەوێ بەیانی پاداشتەکەی لە بەهەشتا لە لای خوا وەرگێتەوە دەبێت کامەشت بە نرخە کامە بەبەهایە کامەشت گرینگە دەبی ئەو بەخشێ دەگەڕێمە خزمەتت بەر لەوەی باسی پاداشتی خیامەتی بکەم زۆر جار باز لەوە دەکرێت کە بەخشین لە دنیاشدا دەبێتە مای ئەوەی کە کەسێک تووشی تەنگە و چەڵەمە و شتێک ببێ دەبێتە بەخشینەکەی دەبێتە ڕێگە لەوەی کە تووشی ناخۆشی نەبێت لە دنیادا ئەوە چەندە گرینگە خەڵک بەگشتی بیزانێ بۆ ئەوەی بێتە پێشبڕشەیەک بۆ زیاتر بەخشین طبعا ئەجر و پاداشتی بەخشین زۆرە لە زمنی ئەوانەی کەوەی ئاماژەت پێکرد بەڕاستی بە تەرکیز جاری وایە ئینسان بەڵایەک موسیبەتێک شتێک لەوانەیە بێتە پێش ئەو ئینسانە خوای گەورە بەواستەی ئەو بەخشینە دەفعی دەکا یعنی لای دەدا حتى لە هەندە ڕواتی حەجەکانە دەداوە و مەڕداکم بالصەدەقە یعنی حتى نەخۆشەکانتان چارەسەرکەن بە سەدەقە خێریان لە بۆ بکەن خێری لە بۆ بکە ئیلا ئەو خێرە بارتەقای ئەو شتە دەفع دەکات لەسەرت ئینسان مادەم دەبەخشیتن چاوەڕێ بکە ئیلا ناڵێم تووشی مصیبەت نابی بەڵام وای لێدەی خوای تەبارەک و تەعالا زوو نەجاتێدا دەرگە و مەخرەجی لە بۆ زۆر دەبێت و ئەوە دەرگە و مەخرەج لە بۆ خەڵکی دەکاتەوە خوای ڕەب العالەمینیش زۆر ڕێگا لە بۆ ئەو ئینسانە دەکاتەوە مادەم سەدەقە دەکات بەس لێرە یەک ملاحەزەم هەیە ئەویش ئەوەیە بەڕاستی ئەو کەسەی سەدەقەی دەکات بەقەد وەزعی خۆی بیکاتن ئێستا زۆر خەڵکی ساروەردە سۆرەتەوە بەس زەکاتی دەدا یعنی بەڕاستی ئەوە حساب بکە ئەدایەکی زۆر مهم ناکە چکە ئەو ئینسانی کە زەکاتی دەدا معنی دەوڵەمەندە هەیت باشە لۆ بەقەدەر ئەوە زەکات نادەی کەداتە فەقیرەکە خێریشی زیاتر بدەی ینی سەدەقەشی پێ بکەیت زۆر زیاتر لەوەی دڵی پێخۆش یان زەکاتت دایەچێک سەدەقەش بدە یەکەکی دیکە یعنی نێک بێ بە حساب ئەوەی دەفتەرێک دووەرە قەونی لێ دەکەین بۆ یۆنک 25,000 زیاتریشی لێ نەدا ڕێک ئەوەندەی هەیە ئەوەندەی لێدا نە ئێستا من قسەیەکی جوان هەیە لەیفی کوڕی سەعەت هەیە ڕەحمەتی خوای لەوی پیاوێکی زۆر عالم بوو و فەقیه بوو و محەدیث بوو و زۆر شارەزا بوو زۆر دەوڵەمەندیش بوو یعنی دەڵێ لە ژیانمدا فەقیریم نەدیتە و لە ژیانیشمدا زەکاتم نەدایە قەت لیان پرسی تۆ هەموو سەرۆت و سامانە گوت قەت نەمهێشتێ بگاتەوە حەدی زەکاتی ساروەر سوڕێتەوە بەس کردیتمە خێر یعنی پێیان سەیر بوو فەرمووی ڕۆژێک پیرێژنێک هات ئەوە تاجیری هەنجینی بوو یعنی تیجارەتی بە هەنجینی دەکرد زۆر هات یعنی جامێکی هینا بوو لەگەر خۆی گوت ئەگەر ئەوەن دەم هەنجین دەی نەخۆشم هاتە دەرسەکە ینی مەجموعەی تەڵەبە دانیش بوون لە خزمەت مامۆستا دەرس پێ گوتن ئەویش قاپەکەی لێ گوتی ئەوەتی نایە گوتی ئەو هەچاوی جێڕا گۆزە دانرا بوو هەمووی فول هەنجین گوتی بە کۆمەرێک تەڵەبە یەک لەو گۆزانەی لۆ بنەمارێ قەز دەکەم بەس یەک نوختێ تەماشاکە لیان پرسی مامۆستا دای جامەش کرد لۆ گۆزەکەدا گوتی ئەو لە قەدەرە خۆی داوا دەکا فەقیرە ئەوەندەی کافیە بەس ئەمن لە قەدەرە خۆم دەیدەمێ
ئەمن چم هەیە من سەدان گۆزەی وام هەیە هەمووی فول هەنجینە من لە قەدەر خۆم ئەیدەمێ خەڵکە بێ لە قەدەر خۆی زەکات سەدەقە بداتە عالەمێ پێم وایە ئێستا هەولێر ئەوەندە دەورەمەندی لێیە و بگرە شارەکان دیش بە هەمان شێوە یعنی وا لێ دەکەن ناڵێن فەقیر بن بڕەکەن بەس ئەو دیاردەی فەقیری ئەو هەبە و شێوازە نادی ترێ بەڕاستی گوناحە یعنی ئێستا ئەو ئینسانێک ئەو بە دەفتەر دۆلاری لە مارێدانایە یعنی زۆری هەیە زۆر یەکجار زۆری کەمیش دەبەخشی هۆکارەکەی لە بۆ سی بگەڕین هۆکارەکەی لۆ نمونە هەر دەوڵەمەندێکی باس بکە ڕەنگە ئەو قسانەی جەنابەت دەیکەی بیزانی وەجێشی لێ بووە بەڵام بۆ نەبوو دەباتێکی کردداری بۆی کە نەگاتە ئەو حاڵەتە باوەڕێت بی مەسەلەکە لە بۆ یەک نقطەی دەگەڕێتەوە بەس ئینسان چەندی ئیمان لە ناو دڵیدا بە قووەت بی بەهێز بی پارە ناستە ناو دڵی و ئۆندە ڕەزیل و چرێز نابی کە نەیبەخشی چەند ئینسانە ئیمانی بە قووەت بی و دافعی ئیمانی لە ناو دڵیدا بەهێزتر بی زۆر ئیحتیادیت دەبەخشی ئەتیادێت تۆ تەماشاکە ئێستا زۆر دەوڵەمەندەیە خۆی زاری وایە تەسریح لە بۆ ئێمەدا هەژارێکە بینی لەسەر تەلەڤیزیۆنی دەرێ بیگۆڕە لۆ دەرێ بیگۆڕە چکە نیەتی نییە خێری بکە نیەتی نییە خێری بکە تێدەگەی ئەگەر نیەتی هەبی با لێ بکۆ تۆ بزانی کە زانی فەقیرە بە یارمەتی بدا کە زانی هەژارە تەماشا و تێبینیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێ دەکات لە حەدیثێکی قودسیش دەهاتووە دەفەرمێ یە ابن ئادەم ئەنفق ينفق عليك یعنی ببەخشە دەبەخشن بەسەرتدا لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی لە ئەسماء کرد فەرمی یا ئەسماء لا توکی فیبکی الله عليك زۆر خەڵکمان دیتە تووشی ئەو وەزع بووە واتە دەرچی چیسەکەت گرێ نەدەی چکە لێرە گرێتدا خی گەورەش لەسەرت گرێدا لە ئاسمان تێگەی جاندێک کەسێ پرسیاری وەی لۆ دروست دەبیمان مەستاد لۆ کەسێ هەرخوا زیاتری دەداتێ ئەجان نەم لۆ چییە یعنی لۆ چیە ئەگەر ئینسانێک زەکاتی نەدا سەدەقەی نەکا خێری نەکا ئەو ئینسانە بەڕوو مەسیرێکی زۆر خراپ بڕوا حەقوێ زەگت پێی بسووتێ و نوع ئینسانە بەڵام ئینسانێک کە دەبەخشی بزانە وەلو استحقاقی پرۆفسۆر دکتۆر عومەریە بەس ئەمن ئەوەندە تەجاوزەکەم لە منتەلەقی ئەو حەدیثەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لیان پرسی ئەفضل الصدقة باشترین خێر چییە فەرمووی سرور تدخله على مسلم مسلمانێک دڵخۆشکەی بە چ دڵخۆشەبی بەوە کابرا ژنێ دەینی دڵخۆشەبی مەسەلەن زێر لۆ بکەی دڵخۆشەبی بەوەی کە کابرا خانینی خانی لۆ دەکەی دڵخۆشەبی بۆی ئەرزاقینی ئەرزاقی دەی بە چ شتێک ئەو فەقیرە دڵخۆش دەبی فەرمووی ئەو ئەفضل الأعمال لەخوا لایەنی دەرونی کەسێک کە دەبەخشێ لەگەڵ کەسێکی ئاسایی کە وەک مامۆستا گوتی چیسەکەی گرێدایە نایبەخشی لەلایەنی دەرونیەوە کەسێک کە دەبەخشی هەست بەچی دەکات زۆر هەست بە دڵخۆشی و ئاسوودەی دەکات ئەوەی مامۆستا باسی کرد لایەنی خۆشیەکە زۆر گرینگە یعنی بەڕاستی جاری وا هەیە ئەو کەسەیکەوە شتەکە وەردەگرێ لەوانەیە خۆشیەکەی لە دەموچاو دیارە تو هەستی پێ دەکەیت یعنی جاری وا گوتم بە قسەیەک جاری وا لەوانەیە بە دیاریشی بسکۆلانە ئەم خۆشیە بەشێکە لە کەسایەتی یعنی لەبەر ئەوەی کاریگەرەکەی ئەوەندە زۆرە کاریگەرەکەی ئەوەندە زۆرە لە دڵۆ پێخۆشە مامۆستا ئاماژەی پێکرد تۆ گوت باسی دەوڵەمەند بەڕاستی خۆی بڕوایە ئەوەی بڕوایی هەبێ باوەڕ بکار دەبەخشی چونکە بەخشین بەرامبەرەکەی دەزانی نەک یەک بەدەیە من تاقیم کردوتەوە جاری وا یەک بە هەزارە یان بە سەد بە خۆم تاقیم کردوتەوە یەک بە سەد لە هەمان ڕۆژجاری واخوا هەیە لە سەد دنیا دەداتەوە بۆیە دەبێ ئەو کەسە بڕوایەکی تەواوی هەبی بە بەخشینەکە تو باست کرد یعنی ئێستا ئەو بەنامەی زۆر کەس دەیبینی و بەڕاستی ئەوانەی کە هەبوونەوە ئەوانەی خۆیان بە موسڵمان دادەنێن بەڕاستی دەبی کاریان لێ بکە یعنی ئەمڕۆ لە هەموو کاتێک و ئەو مانگە لە هەموو ماژێک زیاتر پێویستی پێیە بە تایبەتی خەڵکانێک لەو کوردستانە من لە کەلانەکان لێرە لەوێ زەربەزار دەبینم ماڵ پیشان دەدان نەکەسی هەیە نەم ماڵەکەم شتێکی تێدایە یعنی مسلمانن نەبوون یعنی بەڕاستی ئەگەر بێت و مسلمانانی کورد ئەمن حتا لە سەرتاپای ژیانی ئەگەر بگریەوە بە تەواوی ببەخشن بێزگە لە زەکات و سەرفترەکە مامۆستا وتی هەژار من نارێم ڕەنگە ببینی بەڵام زۆر کەم دەبێتەوە یعنی بۆ لە سەردەمی ئیسلامەتیش کەم بووە هەژاری هۆنیە چونکە بەڕاستی دابەشکراوە بەخشینەکە بۆیە بەخشین ڕۆژێکی دیاریکراوی نییە کاتێکی دیاریکراوی دەبی سەرتاپای ژیان ینی دەبێ 24 کاتژمێر تۆ شەو و ڕۆژ هەمیشە ئەو کەسانی کابوون ببەخشن بۆ ئەو کەسانی کە پێویستیە پێیە چکە پێویستەکە وا لێ دەکاتن کاکتۆر زۆر جار کەسێک بوون منە هەبوونە بەڵام دڵخۆش نییە بەختەوەر نییە ئەم بەخشینە چارەسەرێکی دەرونی نییە بۆ ئەوەی هەست بە دڵخۆشی ینی خۆ دڵخۆشی تۆ بەوە نییە زۆر کەسێ دەوڵەمەندە یانەتە باسی مەسلەی نەخۆشی بۆ نییە کە نەخۆشە
یعنی زۆر کەسێ دەبینی تەندروستی نەخۆشەشی نییە بەس ئاسوودە نییە مانای چیە تەندروست نییە تەندروست یعنی دروستی دەرونی یعنی لەگەر خۆی خۆ ناگونجێنێ لەگەر خەڵکی ناگونجێ یعنی تۆ کە دەبەخشی کەواتە پەیوەندی کۆمەلایەتیت بەهێز دەبێت لەگەر کەسێکی تر کەواتە تاک بوونەوەر مرۆڤ بوونەوەرێکە بە پەیوەندیەکان دەژی یعنی تۆ چەند کەست پەیوەندی باشت لەگەر دەور و پشت هەبێ لە هاوڕێیانی لە مسلمانان ئینجا لە خوشکان ئینجا لە برایان ئینجا لە قوتابی ئینجا لە مامۆستا تو هەست بە ئاسوودەی زیاتر دەکەی لە بەخشینە ئەو پەیوەندێ بەهێزتر دەبێ بە تایبەتی ئەوانە بەردەوام دەبەخشن ئایا نازانی بەردەوام لە خواوەش ئەوانە نزا و پاران بۆ دەکرێت خۆ ئەنجامەکەی ئەوەی خوش کە ئەو کەسانەی نزا و پاران بۆ ئەو کەس دەکەن خەم زیاتری دێتەوە جێ هەم لە هەموو بەڵاو لە هەموو تەنگ و چەلەمەیەشی دوور دەکەوێت مامۆستا وتی یعنی لەوانەیە سەدەقا کە دەبەخشەیەشێک لەوانەیە سەدەقەکە وای لێ دەکا گرفتەکەی ڕووداوەکەی لێ کەم دەکاتەوە ئەگەر نێریش تەواو ڕوودا بەڵام ئازار ڕێگرە لە بەردەم بەڵێ یعنی بەڕاستی مرۆڤ ئەمەکە بۆ باسی سێ ڕەهەندەکەم کرد دەبێ هەر سێکی تێدا بێ مرۆڤە دەوڵەمەندەکە با زانا و داناش بێ بەس بێویژدانە بێسۆزە هیچ کار ناکاتن یعنی دەبێ سۆزیە بێ دەبێ وجدانیە دەبێ بڕوادار بێ دەبێ بزانێ بڕوای بە ڕۆژی دوایی هەبێ تۆ باسی هەندێک دەوڵەمەند دەکەی نازانێ ینی نازانێ خوایە ینی لەوانەیە بە پێغەمبەر دووخوا لەسەر بێ نازانێ ڕۆژی دوایی هەیە ئێوانە چ ببەخشن ینی مەگەر ئەگەر بۆ خۆی هەروە ئەگەر نابیر ناکەنەوە ئەو کەسانی کە دەبەخشن دەبێ مسلمانی تەواو بن بڕوایان بە ڕۆژی دوایی هەبێ و هەروەها چاوەڕێی پاداشی ڕۆژی دوایی بکەن بەڕاستی چونکە ئەمانە هەر لە ڕووی کەسایەتیەوە کەسێکی تەندروست دەبن و دووەم نەکات سەرکەوتو دەبن لە ژیان ئەو کەسانەی دەبەخشن هەمیشە سەیریان کە لە ژیانە سەرکەوتون لە پیشەسازیە لە بازرگانیە لە ئالوگۆڕە لە مامەلەکردنە چ لە ڕووی تەندروستیەوە چ لە ڕووی نخۆشیەوە چ لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتێکان کەسانێکن هەمیشە خۆشەویست لای خەڵکانی تر لەبەرسی لەبەرەوەی یارمەتی خەڵکانی پێویست دەدەن بۆیە دەبێ یعنی ئەم بەرنامەیە من بەڕاستی دەمەوێ کاریگەری هەبێ لەسەر هەموو ئەو کەسانەی کەوا تا ئێستا خەوتون بە ئاگا بێنەوە لەو مانگە چونکە لە مانجی ڕەمەزانە دەبێت زیاترین بەشی لەو مانگە بێ ئەمە گوتمان دەبێت لە هەموو ڕۆژێک بێ نەک مانجیشی دیاریکرا بەڵام ئەو مانگە دەبێت لە هەموو مانگەکانی تر لەبەرسێ دیارە شەوشی تێدایە شەوی پیرۆست کە بەرامبەر بە 1000 ساڵەوە نییە کە دەکاتە 4 ساڵ 83 یان 83 ساڵ و چەند مانجێ یعنی بەڕاستی بەخشینەکەش لێرە ئەگەر لەو مانگە بێ و لەوانێ لەو شەوەش بێ لەوانەیە ئەویش بەرامبەر بەهزار بۆیە دەبێ خەڵک بیقۆستەوە ئەوەی کە هایتی بیبەخشی لەوەی نەترسێ برێ ئەوە دەڕواو نایەتەوە نەخێر نەک بە یەک بەدە من بینیومە یەک بە 100 لەوانەیە یەک بە 1000 و دەرێن بە 150 بەس باوەڕ بکە لای خوا ئەوەی نییە ڕادینی هەژمانەکە مامۆستاجیان سیستەمی داهێنراوی دەستی مرۆڤەکان بۆ نمونە سیستەمی ئێستای بروجوازی زیادبوونی ژمارەی دەوڵەمەندەکان و لە بەرامبەریشدا کەمبوون و ینی زیادبوونی ژمارەی هەژارەکان لە جیهاندا چەندە کاریگەری کردی لەوەی کە ئەم بەرنامە جوانەی کە ئیسلام لە بابەتی بەخشین داینایە کار ببێتەوە بە تایبەتی حیف و داخەکە لە ناوی مسلمانان بێ بەڵێ فعلا طبعا زۆر جاری وا هەیە ئەگەر تەماشا بکەن دەبینین دەسەڵات ئەو شێوازەی کە تو ئاماژەت پێگرت دروستەکە یعنی لە ناو کۆمەلگا خۆ ئێستا لە کوردستانیش خەریکە ئەو تەبەقەیە دروستەبی بەو شێوازە چینێک هەیە زۆر دەوڵەمەندە چینی فەقیریش زۆرە یعنی ئەو شێوازە دەسەڵات دروستیەکە یعنی بۆ نمونە لە ناو خەڵکی مسلماناندا یعنی ئێستا خەڵکێک زۆر هەیە برن بۆ نمونە باج و زەریبەی زۆری لەسەرە بەڵام ئەو باج و زەریبە ئەگەر تەوزیع بکرێتەوە کۆی ئەو زەکاتە تەوزیع دەکرێت و فەقیریە نامێنێ بەڵام ناڕوە لە بۆ ئەو شوێنەی کەوا جێگەی خۆی بگرێتن بەڕاستی وزائید لەسەرەوە ئەو دەوڵەمەندەکانی زۆری جاری وا هەبووە یعنی بەڕاستی زەکات نادەن یان کەمەدەن یعنی ئێستا من یەک میثال دەینم لەوەی ناوی دەینم بەڕاستی یعنی پێم خۆشە خەڵک چاوی لێ بکە کەسێکی وەکو ئەحمەد ئیسماعیل لە شاری هەولێری یعنی جێی شانازی ئەو وڵاتێ ئەو شارەیە جێی شانازی ملەتی کوردە بڕۆ بیبینە دەستگای خێرخوازی هەیە یارمەتی هەژارەدا فەقیرەدا حتا ئەوانەی نەخۆشی سەرەتانیان هەیە زۆربەی زۆری شتەکان لە خستەخانەی نانەکەلی خۆیان دابینی دەکەن یعنی خێرێکە کاتم بەڕاستی نمونەی جوانیە لە بۆ ئەو وڵاتە نمونەی ڕێکچاوێکەکە بەڵێ ئێستا بڕۆ بیبینە چەند نمونەیەکی ئەو هات هەبوایە لە شارەکانی دیکەش
يعني تقريبا فقير نامە یەقی مامەستایەک بگرێ بێ نەخۆشم عملیاتمە یان شتێکم بێ ڕەنگە لە وڵاتی ڕێژەی دەوڵەمەندی وەک ئەو هاوشێوە زۆریش بێت زۆریشی هاوشێوەی ئەو زۆریشێ بەو شێوازانە جامە لێرە مەبەستمان ئێستا مەگەر بێت و ڕەبتێکی ئەو سەردەمە بکەین یعنی ئێستا کە ئێمە خۆماندا تێیدا دەژین بەڕاستیدا یعنی کە زانایانیش قسەیان لەسەر کردو کاتێکەوە خەڵکی فەقیر و هەژار زۆر دەبی واجبە بێ لەسەر دەوڵەمەندەکانە وەختە بێجگە لە زەکات خێریش بکەن چونکە ئەو ماڵە لە بۆیانە بێ بە ڕەحمەت بەڵام ئەگەر نەیکەن لە قیامەتدا حسابیان لەسەرەکری یعنی وەکو لە هەندێک ئەثەردا هاتووە دەڵەوەی 2 دیناری هەیە حسابی تونترە لەوەی کە دینارێکی ئێدی باش ئێستا تۆ ڕۆژی قیامەت یعنی چ سەدەقەیەک چی شتێکت هەیە لۆ خۆت تەقدیمت کرد بێ یعنی بەڕاستی زەرورە ئینسان لەو دنیادا بەڕاستی بە دەوڵەمەندیش بژی بەڵام ئەوەندەیە شەرمەزاری قیامەت نەبی بەس بە دەوڵەمەندیەک نەژیە شەرمەزاری قیامەت بێ بتوانی ئەو ئینسانەی یارمەتی هەژار و فەقیرانی لێ بدا قەتیش پارە لە ئینسانی دەوڵەمەند کەم ناکە کە سەدەقەی لێ ئەکا یعنی بڕۆ ببینەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ما نقصت صدقة من مال يعني صدقة لمال كم ناكا خواي قولوا بنص آيات دفرمي وما أنفقتم من شيء فهو يخلفه يعني حرش تيكت بخشي إلا أخوات زينشين لو دادنيتوا لصحيح بخاري ومسلم داهت يا ملائكتك همور وجعوا دعاء ذكا اللهم أعطي منفقا خلفا خواي أوي بخشي بيدوا خواهی بیدو ملائکه دعای لو دکات استمت تماشا دکن براستی هیچ شتێک لە بەردەمی ئینساندا نامینێ کە دەستی خۆی دەگرتەوە لە سەدەقە و لە خێرکردندا ئللا ئەوە نەبی کە ئەو ئینسانە پێگوترێ ئینسانێکی لازم لە کوردەواری ڕەزیل مەندەمۆر چەتوو نازم چ کۆمەڵی ناوی خراپی هەیە لە بەرەوەی دەستی ناڕواتە ماڵی خۆی بەڕاستی لۆ تەڕەفی بەرامبەر دڵ پێ خۆش بکە ئێستا خاستن ئێمە لە ناو کۆمەلگادا تو خۆ بەس تەماشاکە چینێکمان هەیە پێی دەرێن خاوەن پێداویستی تایبەت یعنی حەیف نییە بێتە سەر تەلەڤیزۆن بڵێ نیتم لو حكومت لو دولة مندي لو مسلمانان لو هموان يعني زور شرمزارية آخر كسيك نابي تيلي دكيتو كسيك لاخكاني لدست دابي كانتواني وكو خلق كاسبي بخو جناحي أونية بس خو جناحي أوكو ملقاهي يعني همو يارمتي بدن بهمو لا يارمتي بدن أو كسي خوان في دايستي تايبت يعني تماشادك بعض كسي دي فقيري تواونية ناتواني كاسبي بكا دستي نارواتي اتساوي لدستي مسلمانان ودولمند او خلقي كبرين يارمتيشي بدن بس حيفه يعني جاري وهي انسان نتواني جاري وهي دواي عربانيه كان جاري وهي دواي كريخانيه كان جاري وهي دواي ارزاق كان يعني براستي شرمزاريه مشاكل ناو خاچ مسلمانان دا فقيري او بوشي وازد بيندري او زوره كسي تيدا هي يعني كسي وهي بيلي انا وبيشوين بمكانه بيجيغايا بيكسوكاره لخلج انفال يعني لو قورتر هي كبرد النيمه بتسب علاج قومي بيبكم هذي باش يعني اقول لسرو خاك لسرو ولاطوي ليات شرمزاري براستي لو ده صلاه لو او كساني كلم حكومه ده انا يعني نتوان يارمتي وانسان بدن بل ما بتوهد وكو دوله ما كان كدري حسابي ال سي هي يعني مفتوح حسابي مفتوح له انسان بكو برو لهر ولاتك علاج خوتك يعني ببي من تكردنيش زورش بس باسوت لسرو كردستان لسرو خاك واد لياتيا استنازن استما بس منطلق يقصى لقى طرفي برامبركي بقومي لقريكي بديني لقريكي وكو كاك دكتور بدروني لقريكي يعني هموي تيدا جايني بيت الله يضل كاكا اقعد لو خلق فقير بي لو هجارب بله كاكتور باس لو كنت كسردم لبو سردم زياواز لبابتي بخشين بله لسردمي استادا وای نابینی کە مرۆڤایەتی بەگشتی لەو هەرێمی کوردستانەش بە تایبەتر خەڵکی خاوەن پێویستی زۆر زیاتر بۆ لەوەی کە خەڵکی دەوڵەمەند دەستگیرۆیی بکە یارمەتی بدە هاوکاری بکە بەڵام هاوکاریەکە نابین بەو شێوازەی کە خەڵک ئەوەندە محتاج نەبێ. بەڵێ تۆ باست کرد لەگە مامۆستاش ئێستا دوو چین هەیە چینێکی زۆر بەرز کە دەوڵەمەندەکەی چینی هەژارەکە مامناوەندەکە زۆر کەمە لەبەر ئەوەی ئەو پارەی بەخشینە بە شێوەیەکی جوان دابەش ناکرێ ناگرێتە ئەو کەسێک کە پێویست پێیە بۆی هەست پێ دەکەیت یعنی ئەگەر بێت و ئەو کەسانەی کە بەتوانان یان خۆ مەرزنی هەر دەوڵەمەندەکە هەروەکو لە ئاینی ئیسلامی ماوەسا ئاماژە پێکرد هەموو کەسێک توانێت بەخشین خۆی سێ زۆرە بەخشینمان هەیە بەخشین لە تەمەن بەخشین لە پارە بەخشین لە زانست ئەوە سێ پرسیارێکە ڕۆژی دوایی لە هەر کەسێک دەکرێت لە ئێستاوە دەبێ ئێمە سێ وەڵاممان بۆ ئەو سێ پرسیارە هەبێ ئەو تەمەنت بەسی بەسەر برد یعنی چۆن بەسەر برد ئەو زانستەی وەرگرت و لە سەد خەرج کرد ئەو پارەی چۆن پیا کرد و لە یعنی ئەو سێ پرسیار بەخشینەکە دەکەوێتە ناو هەرسێکیان یعنی ئێمە ئەمڕۆ بۆ هاتین بە ڕۆژوینەوە لەوانەی کاریشمان هەبووە بەڵام زۆرێکە لە بەخشین هاتین ئەو زە نەکەرە و نمونەی تریش یعنی تۆ دەبێت لەو زانستەیەتە بەخشینی خۆت بدەیت لەو پارەیەتە بەخشینی خۆت بدەیت وەلا تەمەنەکەشت بەڵام ئەوەی کە تۆ ئاماژەی پێ دەکەی بەڕاستی دەوەستێتە سەر دەوڵەت دەسەڵاتدار ئێمە وەزارەتی ئاوقافمان هەیە ئایا
وەزارەتی ئاوقاف ڕۆلی خۆی تەواوبینیە یان بەس ئازایە لە داخستنی مزگەوتەکان و دەرکردنی ڕێنمایی دژی فلان مامۆستا فلان مامۆستا تا ئێستا بیری کردوتەوە دەوڵەمەندەکانی وڵات یان ئەو باز و دەرامەتانەی کە پێویستە بۆ نمونە وەزارەتی دارایی لە هەموو وەزارەتەکانی پەیوەندیدار بێن ئەو پارەی کە کۆ دەکەن و زیادە لەوە بەسەر ئەو کەسانە دابشکەن کە نییە لە زیاتی دێنەوە پارەی دەبڕن ینی بۆ نمونە کە موچەی ڕاستەقینەی خەڵکە نادرێتی ینی پارەکە ئێستا لێسە تا 22 سیاتی کردیە پێویستە پارەکە نەبڕێت تا ئێستا دیار نییە ئایا ئەو ماگەدەی بڕێنە بەخشینەکەش وایە ینی بەڕاستی دەبێ بە بەرنامە و پلان بێ بەرنامە و پلان لەسەر ئاستی تاک ینی ئێمە نابی هەر چاومە لە میری ئەو نەیکرد دەبێ ئمە نەبەخشین هەر تاشێک ئێستا جێ لەو بەرنامەی و هەر کەسێک لە ماڵی خۆی کەس لە کەس لە خۆی باشتر نازانێت هەمومان دەزانین چەندمان هەیە توانای چەندمان هەیە ببەخشین هەر کەسێک لە جێ خۆیەوە ئێستاکە لەو مانگە دەست بە بەخشین بکە من بێگومان نارم 100 هەژان نامینێ بەڵام خێزانێکی زۆر لە کوردستان لە هەولێر لە سەرتاپای جیان دەتوانم بڵێم تووشی دڵخۆش بێ ئێستا هەندێک دەستگای خێرخوازی هەیە نەک سەر بەبیری بەلایەنەکانی تر ژمارەی تایبەتیان هەیە لە باقەکان دانراوە لە ئەوروپا دەنێنەوە یعنی خەڵکانێک کە ئێستا کوردن سوونەتە وڵاتان پارەی وڵاتانی تر و بێگانە وەرەگرن بەڵام نێوەڕەوانی کوردستان دەکەنەوە و لەوانەیە زۆر ماڵی پێ ئاوادانکەنەوە دەکرێت لەسەر ئاستی تاک بە ئەمە لە خۆمان وەکو خێزان دەست پێ بکەین ئەوجا ئەوانی تر کە دەوڵەمەندن ئەوەی کارگەی هەیە ئەوەی دامەزراوەی هەیە ئەوەی خەریکی ناسام چەندان پرۆژەی خەڵک زۆرە ینی بەڕاستی ئەگەر بێت و سەرژمێری بکەیت بە شێوەیەکی ورد ستاش خۆیمووی بۆتە ژمارەی باقی کەس لێ نەزانی ئەمڕۆ ینی ئەوەی کە لە مارش پارەی دانایە چکە هەیە بڕوای نەماوە بە باقی حکومی لە مارەوە بۆ خۆی لەوانی داینابی لە شوێنێکە دەتوانێت سەرژمێری بکاتن و دەست بەو بەخشینە بکاتن باشترین دەرفەت باشترین کات ئێستا کە مانجی ڕەمەزانە بۆیە با لە دەستی خۆیانەدە من لەو بەرنامەوە لە ڕێ ئەم تەلەڤیزیۆنەوە داوا دەکەم پەلە بکەن مامۆستا قسەشی جوانی کە دەبی پێشبڕکێ بکرێت زاریوە پێشبڕکێ دەکرێت لە بەرنامەکانە بۆ یەکێک بیباتەوە بۆ پێشبڕکێک ناکەی تۆ بە خۆت براوە بی یعنی خەڵات وەرەگری بەس خەڵاتی جیازیە بە ڕێژەی جیازیە هەموو یەکسەریش تۆمار دەکرێت لە باقی خوای تۆ ئەو پارەی کە دەبەخشی لێ ناڕوە بەڵکو دەبێتە پارەیەشکی وا کە بەیانی دەتپارێزێ لە ئاگری دۆزەخ دەبێ ئەگەر وا بیرکەینەوە ئەگەر وا مابیر نەکردەوە با هەر دەوڵەمەند هەبێ و بە هەر پارە هەبێ بەڵام بەخشین نابی ماوەسە چەندە بابەتەکە پێویستە بەوەی کە تاکەکان قەناعەتیان بەوە نییە هەمومان هەوڵ دەدەین ژمارەکان زیاد بکەین نەک ژمارەیەکی کەم بەرەکەتی زیاتر کە ئێستا ڕەنگە ئەوە بابەتە زیاتر تۆق ببێتەوە پێشبڕکێن لەوەی چێ لە فلانە شار دەوەرەمەندە و ژمارە حیسابیەکەی گەیشتە ئەوەندا بەڵام لە بەرامبەردا خۆ هەروەکو مرۆڤێکی ئاسایی دەژی هەروەکو هەژارێک ڕەنگە تەمەند بکەوارە ئەوەندەش بخوا دروستە خۆی بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ینی سەردەمی ئەو ئێمە کە تەماشا دەکەین ینی شتێکی لە ئەسحابەکان دروست کرد یعنی کە ئەوەندە باوەڕ لە دڵیاندا پتەو بوو ئەوەندە بە قووەت و بەهێز بوو ئەوان ئەو مەفهومە تێگەشت خۆ ئێستا و قورئانەی ئەوانی پەروەردەکرد و حەدیثانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەردەستی ئێمەشدا هەیە بەڵام لەبەرچی ئێستا خەڵک ئەوهانی خۆمە هەشمانە بڵێن هەموو شتێک بەزەم نەکەین بەخوا ئێستا قەنەعەت کە کەسی وامان هەیە وا دەبەخشی وەکو سەردەمی سەحابە کە بەخشیتی بەڕاستی و کاری خێرخوازیەکان کە دەبینی خەڵکی وامان لۆ باز دەکەن سەیر لە بەخشین یعنی ئەو ئینسانە دەبەخشی حتا پێش مردنی خۆی ئەو ئینسانە هەر بەخشینی کردو لە موچەی خۆی لە پارەی خەڵکی خڕی کردەوە یعنی زۆر یعنی سەیر ئەو شتانە کردە بەڵام ئێستا تەماشا دەکەی بەڕاستی لۆ ئەو شتانە ڕوونادەنەوە یعنی برم وەکو ببێتە دیاردەیەکی گشتی زۆربەی زۆری خەڵک ئەو هابی ناو کۆمەلگادا ئەو هابی خۆی ئێستا بڕۆ بیبینە خەڵک کەم لە قورئان حاڵیە بی کە ئەسڵ و سەرچاوی سەرەکی ئێمە وەکو موسڵمان ئێستا ماڵ هەیە دەخین دەواری تێدایەکی تێدانی قورئانی ختم کردبی هەر ختمی کردی بەس خوێندبیەوە بزانی بخینتەوە بەڵام لە ڕووی بڕوانامەوە هەمووی پلەیان بەرزە بەس وەرە لێرە تەماشاکە ئەو کەسە بێت و کوی دیراسەتەکەی خۆی کردیە قورئانیشی خوێندباوە و قورئانیش تێگەویست و ئاەتەکانی قورئانی لەبەر چاوی خۆی دابنەمە وەکو سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەطبیقی بکرد بە یەکسەرە بینی ئەو گرفتانە هەمووی کۆتایی هات یعنی ئێستا بۆن منە یەک ئاەت دابەزی خی گەورە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون یەکێ هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی یا ڕەسوڵ الله ئەو ئەسپەی خۆمە
خۆشەویستترین شتە لای من بەخشیم ئەویدی هات فەرمی یا ڕەسوڵ ئەو بیستانە خۆشەویستترین بیستانە لە لای من لە هەمووان باشترە چوە دووم هەیە ئەوەیان باشترە ئەوەیانم بەخشی یعنی تەماشاتە کرد یەکسەر تەطبیقیە کرد ئێمە گرفتی ئێمە لەوە ئەوەیە زۆرمان شتە زانین بەس تەطبیقی ناکەین نایخێنە بواری عەمەلیدا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگریان لە سەردەمی ساڵحیندا یان لە لای پیاوە ساڵحەکاندا تەطبیق لەلایەن گرنگتر بوو لە تعلیم تطبیق لەلایەن گرنگتر یعنی هەوڵیانەدا شتێک ببیستن لۆ خاتری وەی جێبەجێ بکات بوون من ئێستا لە یەکێک لە ساڵحین قسەیەکی زۆر جوانم دید ینی بەس بەخشینی ئەو شێوازە ئینسانە کووە فەرمی سێ جار من خۆم لە خوای گەورە کڕیتەوە سێ جار فەرمیان چۆن فەرمووی خۆم لەسەر تەرازوودا ناو زێڕشم دانا هەتا زێر ئەمنی برند کردیا کە برندی کردیم بەخشیمە سێ جارم ئەو عەمەلیە دووبارە کردەوە یعنی تۆ وەرە ئێستا ببینێ ئینسان یعنی کە دەبەخشی بزانی ئەو ماڵە چاکە هەیە دەیداتە خوا عایشە دایکی ئیماندارە کە پارەیەکی بەخشی پاچی دەکردەوە بۆنی خۆشیشی لێ دەدا دەیفەرموو ئەکەوتە دەستی خوا پێشوی بکەوتە دەستی هەژارەکە لێ یعنی جوانترین شێواز بەخشینیان نەکرد هەوڵیانەدا لە دوێ گەڕان ئەگەر بەبەر چاویان داهات بەوەی فضەیلی کوڕی عیاض دەیفەرموو مەرحەبا بمن يحمل زادی إلى الآخرة یعنی بەخێر بێ و کەسی زاد و زەخیرەمان لۆ هەرەگری لۆ قیامەت لۆ ڕۆژی لێ قەومان لۆ ئەو ڕۆژەی کەوا وەزع ناخۆشە کەواتە لێرە بەڕاستی ئێمە ئەو مەفهومە دروستکەین تەطبیق ئەساسە لە ژیانی ئینساندا یعنی ئینسان فێربی سەدەقەی بکە فێربی خێری بکە یعنی ئێستا لە کوردەواری دەمەجاری هەندێک شت ڕووەدا فەقیرێک لە دەرکەیەدا دەرێتە منداڵەکەی بڕۆ برێ نیتمان ئەوە دەزانی لە ڕووی دەرونیەوە چەند تەئسیری هەیە ئێوە منداڵەزانی و مارە پارەی تێدا بەس تو لێرە ڕەوا فێرە دروی دەکەی نیتمان نادەینێ بڕۆ دەری دەکە هەر شتێکی بدە دەستی با فێربی يعني فێری ئوسلوبی بەخشین بی يعني شتێکی پێ بداتن ئەو تەرەفەی بەرامبەر يعني ئەو سەدەقەی زۆر ئەساسە ئینسان حتا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر سەدەقەت کرد غەیری زەکات داد بە ئینسانێکی دەوڵەمەند داد بە ئینسانێکی خراپ يعني بمعنى كلمة عاصي وقول نحن هلا كن خوا خير الدقاتي ما دام نزاني وإنسان أو هاي أسلوبي كواتي ليرة أو براستي فير معنا كايمة لميداني عملي برو ببينها مش يعني في غمر صلى الله عليه وسلم ببخشة ليه خوش با عفو بك زياتري بدي لو قيامة دروانك هول دا خلقك دل خوشكي هول دا باركد لقبراكد بكي بني وهول دا أوي بدي هول دا قرزارة لسري شوكي يعني ليه خوش بي عفوي بكي يعني كوملقاك دروستك في غمر صلى الله عليه وسلم بمعنى كلمة ابن ببرا لقري كتير دا كذا فرمي إنما المؤمنون إخوة استأوى ببرساود برزسناك لكم القادة لو لبروي تماشادك خلق بينين نفرك فقيرة لقرك كيتو زور فقيرة زور أجارة خلق لزيدي زكاتي لو دينين كسي نيزكترين كسي خوي لواني لي ببريبي برو استا لو كردستان هي برا لو بري رفاهية دادا جي خشكك زور فقيرة كريتسية خلق زكاتي داتي تي وكان معنى تيجويشتن حتى لخشكو براياتي حتى لمسألة إنسانية حتى لمسألة دينية دا بقوين بو ئاستا باو دەوڵەمەندەکانی هەیتر یعنی هەر چاو بژەڕ و هەتەمەشە دەوروبەری خۆی بکە چی فەقیرە بە دەستی یارمەتی زۆر لۆ درێژکە جا دوایە یەک شتێ بەڕاستی زۆر جاری وا هەیە ئەوە دەکەوتە بەرچاو و کەمیەکی زۆر کەمە بەخشیە و ئینسانە یعنی چی 50,000 20,000 لۆ یەشێکە لۆ ئای لێ دەکەی لۆ ئای لێ دەکەی 20 کە شەرمەزاری هەمووانی ڕەنگە تەنها ژیانی ڕۆژێکی پێ بەڵێ بڕۆ بیدێ ئەو ئینسانەکە ئیداتێ من لەگەر ئەوانم نییە بەڵام بەخۆی کابرا دووەرەقە سێوەرەقە زەکاتی هەیە بەڵام خەڵک هەیە بە دەفتەر زەکاتی هەیە بڕۆ بیدێ 20 وەرەقەی بدێ 30 وەرەقەی بدێ قەرزەکەی لە ژیانی ڕووبدا قەرزەکەی هەموو لۆ بدەوە ئێستا کرێ کارێکی قوڕ بەسەر بۆ نمونە تەماشایەکەی 20 وەرەقە قەردارە لۆ ئەو 20 وەرەقە زۆرە ساڵ وەرە سوورەت و پێی نادرێتەوە بڕۆ هەر 20 وەرەقەکەی لۆ بدەوە مادەم دەزانی خانی کردیە ژنی هینایە قەردار بوویتەوە سیارەکەی گۆڕیە کەسابەتی پێ دەکات شتێکی چاکتری قەردار بووی یەکسەر قەردەکەی هەموو لۆ بدەوە لەسەر سکەی هیچ عیبی نییە بەس یعنی ئەبینی جاری وا هەیە من دیتیمە بە 10,000 زەکات دەدا پێم گوتی ئەمام الله والله وبالله وتیلای زەکاتت بەبەر ناکەوی گوناح دەگاتێ لە قیامەت خەڵک ئەوەندە بوو ئاستا ڕەزیل مەکە یەک دوو خولەک مایە ئەو کاتە دەم بە جەنابەت وەک مامەستا باسی کرد خۆ کۆمەڵە کەسیش هەنە بۆ نمونە بە بەردەوام دەبەخشن و چاویان لەنەوە نییە ینی ئەوان لە بەرچاوەکە لە قیامەتدا ڕەنگە پاداشتی گەورە بن وەکو هاندانێک وەکو ئەوەی کە چۆن هانی ئەوانە بدەن کە بەردەوام بن لەوە و چاولێکەوری زیاتریشان هەبێت ئەوە زۆر گرنگە مامۆستا ئاماژە بە ماڵی ئەحمەد ئیسماعیل کرد ڕاستە ماڵی وابزانم ئەگە بالا دانەچوین ئەوانەی جیهان زمانی چی پێ دەرێن حاجیحیە ئەوانش بە وابزان بە پلەی دۆم دێرەوە نیە خەڵکانێک هەنە ڕەنگە هەیە ئەوە مامۆستاش ئاماژەی پێکرد ناویان حەز ناکەن بەڵام بەڕاستی پێویستە خەڵکانی تر چاولەوانە بکەن یعنی دەورەمەند هەیە لە هەولێر زۆر بە ئاستی زۆر بەرز بەڵام چییە
لە دەستی نایە ینی بۆ لە دەستی نایەوە دەزانی ئەگەر ئەو پارەی بەخشی کەم دەکات چونکە بڕوایی تەواوینێ نازانی بەخشین واتە زیاتر هاتنەوە ئینجا دەبێ بەرنامەی وا زیاد بکرێن ینی نەک ئەوە بەرنمەیەکەیە لەوانێ ئەو ساڵ ئەو یەکجار یعنی ئەم ساڵ مانگەکان و ساڵەکانی تر نەمبینیوە پێویستە خەرک وشیار بکرێتەوە لە ڕێی مامۆستایانی ئاینی ینی بۆ نمونە ئێمە دوانەکەی هینیمان هەیە مامۆستا زۆر کاریگەری هەیە مامۆستا پێویستە ئێستا ئەوش بۆتە وەزارەتی ئەوقاف خۆی وابزانم وانەی هەینیەکان بۆیان دیاری دەکات باشە ڕۆژێ لە ڕۆژان بیرکان کرد بیتەوە وەزارەتی ئاوقاف داوای لە مامۆستانی ئاینی کردی با ئەو هەینیە لەسەر بەخشین بێ ینی بەڕاستی ئێستا ئەوەی ئەو بەرنمەیە دەبینێ بەرپرسن لە ئاوقاف پێویستە هەر لە بۆ هەفتەی داهاتوو کە ئەمڕۆ چوارشەمەوەنێ پێشەم هەینی مایە با داوا بکەن لە مامۆستانی ئاینی بە ئەو دوانەی هێنی وزارە سەر بەخشین بێ ما هەر چکەگەر مامۆستا باسی بەخشین و سوودەکانی کرد و گەورەی بەخشینی کرد بە پێی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر ئێمە کرد ئەوەیە بەرنامەی مەیە لەسەر ڕۆشتین بزانە خەڵک چۆن بەدەنجەوە دەسی کەواتە وشارکردنەوەکە زێر گرینگە خەرک وشار بکرێتەوە ئاستی ڕۆشنبیری خەرک بەرز بێتەوە لە ڕووی ئاینیەوە خۆ تەنها ئەوە نییە تۆ مسلمانی نوێژ و ڕۆژی و حەج و ئەمانە نە ئەمانە سوودی زۆرە لەبەرەوەی کێشە کۆمەلایەتیەکان گرفتە کۆمەلایەتیەکان زۆر چارەسەر دەکات یعنی دەتوانی بە بەخشینێکی وا کە ئێمە ئەمڕۆ ئاماژەی پێ بکەین زۆر گیر و گرفت کە دوایە گەورە دەبێ لەوە سەر هەڵدەدا دەتوانیت چارەسەر بێ با بەخشینێکی وە بۆیە بەخشین هەروەکو یەکەم جار ئاماژەم پێکرد زۆر هەڵدەگرێت زۆر ئالۆزە زۆر کاریگەری هەیە زۆر سوودبەخشە دەتوانم بڵێم کەسایەتی مسلمان دەپارێزێ بۆ ڕۆژی دوایی دەیپارێزێتن و دەتوانم بڵێم ڕەنگە بەبەخشینەوە مرۆڤ باشتی پان و بەرین بەدەست بڵێنی. پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی زۆر بەڕێز مامۆستا خایەتگیردی سوپاسان دەکەم کە لە گفتوگۆ لەگەڵم بوون سوپاس ئەو بەخشینی ئەو کاتەوە و زانستەی کە بە ئێمە و بە بینەر و بیسەری پێیانتاندا سوپاسان دەکەم. سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.